برایانی زۆر بەڕێز و خۆشەویستم، ئەسەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه. هەمووان ئەزانین کە کۆمەڵێ بنەمای گرنگ هەیە لە پەروەردەکردنی مناڵە. بەداخەوە ڕەنگە ئێمە بۆ هەر بابەت و پێویستێکی تری ژیانمان خۆل ببینین، یاخۆت گەشت بکەین، یا سەفەری دوور و درێژ بکەین، یا کۆمەڵێک پرسیار بکەین، یا کۆمەڵێک خوێندنەوە بکەین بۆ ئەوی بگەینە ئامانجێکی دنیای خۆمان. بەڵام بۆ یەکێک لە پرۆسە و چەمکە زۆر گرنگەکان کە پەروەردەیە، ڕەنگە کەمترین پرسیار بکەین، کەمترین خوێندنەوەمان هەبێ بۆی، یاخود کەمترین بە دوواداچوونمان هەبێ بۆی، لە کاتێکە ئەم لە هەمووان لە پێشتر و پێویسترە. ئینسان وەکو مەسەلێکی سینی هەیە، ئەڵێ ئەگەر ویستت پرۆژەی 6 مانگت هەبێت برنج بچێنە، ئەگەر پرۆژەی 30 ساڵێکت پێویست بوو درەخت بچێنە با باخە هەبێ، ئەگەر پرۆژەیەکت هەبوو بۆ چەند سەدەیەک ئەوە پیاو بڕوێنە. پەروەردەکردن بریتیە لە ناشتنی پیاو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو مهمەیی لە ئەستۆ بوو بەرجەستەشی کرد. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ محەممەد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا. لدعاء فرمي كزرع أخرج شطأه فآزره. باز لچاندن أكا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک لە مهمە گەورەکانی ناشتنی پیاو بوو، چاندنی پیاو بوو. ئەگەر بڕوانین دەور و پشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنراو بوو بەو کەڵە پیاوانە. ماکیاڤێلی قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ ئەگەر ویستت هەڵسەنگاندن بۆ هەر کەسێک بکەی لە میانەی دەوروبەرەکەیەوە بۆی بڕوانە. ناکرێ ئینسانێک ڕازگۆ بێ بەس دەوروبەرەکەی درۆزن بێ، ناکرێ ئینسانێ سەرڕاز بێت بەس دەرو پشتەکەی خوار و خێج بن، ناکرێ ئینسانێ حەڵال خۆر بێ بەس دەرو پشتەکەی گەندەڵ بێ. کەواتە ئینسان چۆن بێ خەڵکی ئاوای پێوە ئەنیشێتەوە، لە ئەسڵە ئاوایە. ئەگەر هەڵسەنگان بکەین بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە میانەی پیاوەکانەوە ئەوەی لە دەور و پشتیا بوو، ئینجا بۆمان دەرەکەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چه ئاستێکی بەرزی پەروەردەییا بووە. ئەیزانی کەوا بە پیاو گۆڕانکاری ئەکرێ. بۆیە ئەیفەرموو اللهم أعز الإسلام بأحد العمرين. جا یا ئەبوو جەهل یا عومەری کوڕی خەتاب. بۆیە کە ئیمامی عومەر مسلمان بوو، زۆر زۆر دڵخۆش بوو. ئەکرێت لە پەروەردەیەکی دروستەوە گەورەترین گۆڕانکاری ئێمە بەرهەم بێنین. ئێستا ڕۆژگارێکی سەختە، زۆر کەس بەدەست کوڕەکەیەوە گیری خواردووە، نەیزانیوە پەروەردەیەکە، یاخود پەروەردەیەکی سەقەتی کردووە. منداڵش وەکو نەمام وایە بە ئەندازەی بایەخی تۆ گەشە ئەکا و بەرهەمەکەی جوانە بێ. ئەو منداڵی کە بایەخی پێ بدرێ گەشەیەکی جوانەکا و بایەخێکی زۆریشی پێدرێ. هەندێک کەس ئامانجیان تەنها ئەوەیە مناڵەکانیان شەهادەیەکی بەرز بێن، کە زۆر هەڵێوە. هەندێک کەس ئامانجیان تەنها ئەوەندەیە کە منداڵەکانیان بچنە سەر کارێک، یا دوایی ژنی بۆ بێنەوە بەڕەڵایکە. پرۆسەی پەروەردە و پەروەردەگوزاری لەم حاڵەتانە تەجاوز ئەکا و لەوانە زۆر زۆر گەورەترە. بەڵکو پێویستەکە بنەمای سەرەکی و چەسپاوی وەدا بنین و هەروەها بە دوواداچوونی بۆ بکەین، دیراسەی بکەین، پرسیاری بۆ بکەین، مامۆستای چاک و باش و ڕێک و پێک هەڵبژێرین. من دێمە سەر بابەتەکە کە بە کورتی ئەرتانەکە مشتەکان ئەگینا چەمکی پەروەردە ئاڵۆزە. چەمکی پەروەردە لە سەرەتای گەنجێتیەوە دەست پێکا، ئینسان بەر لەوەی ژن بێنێ. خۆی ئەرکی پەروەردە زیاتر لە ئەستۆی ئافرەتە. حەزەکەم ئەوە بە هەمووان بڵێم، ئەرکی پەروەردە بە ڕێژەیەکی سەرەکی لە ئەستۆی ئافرەتە. پیاو ناتوانێ مناڵ پەروەردەکا و کۆی پێویستە، بەڵام ئەتوانێ ئافرەتێکی پەروەردەکاری چاک بێنێ بیکە بە دایکی مناڵەکەی. لێرایە ئەرکی پیاوان لەمایە کەوا ئافرەتێکی چاک هەڵبژێری بۆی بیکێ بە دایکی منداڵەکان. لێرەوە بۆ قۆناغی کۆرپەلەی کەلەسکی دایکایە مناڵ پەروەردە دەست پێ بکە، ساڵی یەکەم و دووەم و سێم دەست پێکە، هەتا 5 ساڵ بواری پەروەردەی گەورەترین کاریگەری لەسەر ئینسان دروستەکە. فرۆی دواڵێ تا ئەندازەیەکش پێکاوێتی، بەڵام ئەو ئەڵێت لە قاڵب ئەدرێ. ئیطارێک چوارچێوەیەکی هەیە محەدیدات بۆ ئینسانە دیاریەکە.
ئەم قوڕە چۆنی دروست کرد ئەڵێ لەو دوا ئەو قاڵبە چۆنەدا لە قاڵب گۆڕانکاری بەسەرا نایە هەرچەند ئێمە پێمان وایە دروست نییە 100% گۆڕانکاری بەسەرایە ئیمامی غەزالی گەورەترین گۆڕانکاری بەسەرخۆیان هێنا زۆر کەس هەیە زۆر بەلاری و چەوتی هاتووە بەڵام لە دواییە سەرڕاز دەرچووە ڕێک بۆتەوە زۆر کەسش هەیە ڕێک بووە بەڵام لە دواییە لای داوە لە ڕێگە ڕاستەکە لای داوە کەواتە ممکنە ئینسان گۆڕانکاری بەسەرا بێت بەڵام هەمووان متتەفقین هەتا 5 ساڵی گەورەترین کاریگەری دروستە بێ لەسەر منداڵ کاتێ لە سکی دایکایەتی ساڵی یەکەم محاضەرەی پێویستە کە چۆن پەروەردەکرێت ساڵی دووهەم ساڵی سێم هەتا 22 ساڵ پێویستەکە بەس ئێمە بەگشتی هەندێک بنەمای گشتی باسەکەین ئینشاءالله بۆ ئومێدەی کە هەمووان سوودی لێ ببینین یەکەم بنەما خۆشەویستان پەروەردەکردنی منداڵ فەرزە وەکو نوێش وەکو ڕۆژوو وەکو حەج وەکو زەکات وەکو هەموو ئەو فەرزانەی کە لە ئەستۆی ئێمەیە فەرزێک کە خوای پەروەردگار لە ئەستۆی ئێمە پێویستی کردووە خۆی ئەفەرمێ يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة بيان باريزن لتشي لآقريكي دوزخ لآقري دوزخ وليخشى الذين لو تركوا من خلفهم ذرية ضعافا خافوا عليهم فليتقوا الله وليقولوا قولا سديدا كوفرماني خواي بالوردقارة سعيدي كريم مسيب برحمة بياخوا نوجي زور زورة كرت کوڕەکەی ڕۆژێکیان لێ پرسی مەشهورە سەیدی کوڕی موسەیب کە ئەڵێن هەندێک ڕیوایەتیان 40 ساڵ تەکبیرەی ئیحرامی لەدەست نەچووە هەموو نوێژەکان وتی باوکە تۆ نوێژ زۆر زۆرەکەی وتی بۆ ئەو نوێژەکە وتی وەڵای ڕۆڵەکیان بۆی ئەهلی تەقوا بم و تۆش پیاوێکی چاک دەرچی لە مستەقبەلا وتی بۆ وتی وەنی خوای پەروەردگار فەرمێ وليخشى الذين لو تركوا من خلفهم ذرية ضعافا خافوا عليهم فليتقوا الله وليقولوا قولا سديدا ئەوانەی کە ئەترسن لە دوای خۆیان نەوەیەکی لاواز بەجێ بێڵن با تەقوای خوا بکەن با قەولی سەدیدیان هەبێ کەواتە باوک کاتێک کە متتەقیە تەئسیر و کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر پەروەردەکردنی منداڵەکەی خۆی خاڵێک ئەبێ لێەوە دەست پێ بکەین کە ئێمە لە ئەستۆمانە فەرزە لەسەرمان کەوا مناڵەکانمان پەروەردە بکەین وەکو چۆن فەرزە لەسەرمان نوێژەکانمان و ڕۆژەکانمان بە ئەنجام بگێنین بنەمای دووهەم خۆشەویستان پەروەردەکردن عیلمە زانستە هونەرە پێویستی بە دوواداچوون و خوێندنەوە هەیە پێویستی بە خول و بە دەورە هەیە پێویستی بە خول و بە دەورە هەیە خۆزگە هەموو گەنجێک بەر لەوەی ژن بێنێ خولی چۆنیەتی هاوسەرگیریان خوێندایە ئەرکی پیا بەسەر ئافرەتەوە ئەرکی ئافرەت بەسەر پیاوە بەشی هەرە زۆری کێشەکان لەوە دەست پێکا کە گەنج و شارەزایان نییە ڕەنگە هەزاران ئافرەت ساڵانە تەلاق ئەدرێت لە نێوان تەمەنی 17 ساڵ بۆ 20 ساڵ ڕەنگە گوناهێکی واشیان نەبێ ڕەنگە هەندێکیان نەزانیەوە تووشیان دێ هەڵەبن ڕەنگە لە تەبیعەت و سروشتی یەکەوە شارەزانە بن ڕەنگە پەروەردە نەکرابن ڕەنگە یەکێک نەبێ کە قسەیەکی خێریان بۆ بکە ئەگینا ئەگەر کە خەڵکانێکە بێ قسەیەکی خێریان بۆ بکە ڕێژەی تەلاق کە ڕێژەیەکی زۆر سام ناکە بەتایبەت لە شاری سلێمانی ڕەنگە ئەو ڕێژەیە بێتە خوارەوە جا تکامان وایە ئەوەی کە شارەزایی نییە لە چۆنەتی پەروەردەکردنی منداڵ پرسیار بکە بە دەوڵەتچینی بۆ بکە جاری وا هەیە یەک گوشە کارەساتێکی گەورە دروستەکە زۆر منداڵ هەیە هەندێ وشە ئەڵێتەوە لە کۆتایی لە تەمەنی گەنجێتیە هەمووی لە باوکیوە بیستووە بچووکترین هەڵسوکەوت تێڕوانین سەرنج قسە چۆنێتیدان مامەڵەت لەگەڵ خێزانەکەتا دانیشتنێ بە دیا تەلەڤیزیۆنەوە هەمووی مناڵەکە دووەری ئەگرێ طبعا بێ لەسەر دڵ و دەرونی ئەو منداڵە گەنجی وا هەیە تۆڵە لە کۆمەڵگا کاتەوە بۆ چونکە دایک و باوکی بەردەوام لە شەڕابوون ئەمیان پەروەردە نەکردووە لە پیاوێکیان پرسی وتیان منداڵەکە چۆن فێری خوێندنەوە کرد وتی زۆر ئاسان بوو وتیان چۆن ئاسان بوو وتی خۆم دەستم کرد بە خوێندنەوە مناڵەکەشم چاوی لە من کرد مناڵەکەشم دەستی کرد بە خوێندنەوە ئەتێ مناڵەکە چی بکە لە بەرچاوی منداڵەکە ئەوە بکە کاتێک کە قسە بەدایکی ئەڵێیت لە بەرچاوی منداڵەکە بێگومان منداڵەکە لە مستەقبەلا ئەو قسەی بە خێزانەکەی ئەڵێتەوە لەسەر ئەساسە پەروەردەکراوە یعنی تۆ منداڵەکە پەروەردەیەکی عەمەلیەکەی بەرمەجەیەکەی بە شێوەیەکی لا ئیرادیە ئەو بەبێەوە بەخۆی بزانێت کۆمەڵێ شتێ فێر کردووە ڕەنگە خواستی خۆشی نەبێ بەس تازە فێر بووە
وكو شاعرك عرب على هذه عادتي وقد كنت طفلا شديد علي غير اعتيادي من ذلك لسر أساس پروردە کراوە بێگومان چی پێدرابێ وإنما نعطي الذي يعطينا جام چی تێکەی ئەوەی لێ دەرەچێ ئەوەی فێر کراو ئەوەشی لێ دەرەچێت خاڵێکی تر بەڕێزان بنەمانێکی تر پێویستی بە سەبر و ئارامیە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە پرۆسەیەکی زۆر گشتگیرە باوکی وا هەیە زۆر بە عەجەلەیە بەرامبەر بە مناڵەکەی ئەوێ یەکسەر بێ بە کوڕێ لە پڕێ بێ بە کوڕێ ئەوێ یەکسەر کۆلێژی طبی بۆ بێنێ ئێ نایهێنێ یەکسەر بە ئاسانی نابێ ئەم پرۆسەیە لە مناڵیەوە دەست پێکا بێ هەر لە سەرەتاوە خەریکی منداڵەکەت بی فێریکەی ئامۆژگاریکەی لەبەرچاوی نوێشکەی حورمەت لە خەڵک بگری بە شێوەیەکی عەمەلی و کردەیی فێریکەی کەوا ببەخشێت نەک تەنها بە قسەکردن بۆ چونکە پەروەردەکردن بە کاری کردەیی کاریگەری زۆر زیاترە لە قسە و لە قەولەکان بڕۆ تۆ یەکێک ئەگەر بە ڕۆژوو بێ لە چلەی هاوینە بیبینی کە ئەو بە ڕۆژووە کاریگەری لە تۆ زیاترە لە 1000 خەتیب ئەگەر بێت و لە نوێژی جومعە ئامۆژگاری تۆ بکا بڵێ بە ڕۆژوو بە لەبەرەوە وتراوە تەنها کارێک کاریگەری لەسەر 1000 کەس زیاترە وەک لە قسەی 1000 کەس لەسەر کەسێک کاریگەری کارێک لەسەر 1000 کەس بەهێزترە وەک لە کاریگەری 1000 قسە لەسەر یەک کەس بۆیە بە شێوەیەکی عەمەلی و کردەیی پێویستە کە ئێمە منداڵەکانمان پەروەردەکەین سەبرمان هەبێ لەگەڵیانە ئەکەونە هەڵەوە نابێت بە حەقد و بوغز و قین و مامەڵە لەگەڵ مناڵەکانمانە بکەین بە ئارامیەکی زۆرەوە هیچ کەسێ لە پڕێ نابێت بکوڕێ ئەزانن کاتێکە کەسێ درەختێکی زەیتون ئەڕوێنێ دوای چەند ساڵ بۆی دێتە بەرهەم دوای 8 ساڵ کەسێک کە داری گوێزێ ئەڕوێنێ بەتایبەت گوێزی کوردەواری خۆمان دوای 13 بۆ 15 ساڵ ئەو گوێزە تۆزێ بە باشی دێتە بەرهەم درەختەکانی تریش بە هەمان شێوە کەم تا زۆر ناکرێ هەرکە ڕوانت یەکسە بڵێ من ئەبێت بەرەکەم باتێ لەو ساڵەیە بەرەکەی نەدایتێ بڵێ وەڵام من ئەی بڕمەوە یاخۆ دووش یەکەم و لە ناوێ بم